ئەمڕۆ بە پشتیوانی خوای پەروەردگار باز لە نەخۆشی شلگیریەکە. شلگیری فەرقی هەیە لەگەڵ سستی و لێچوونەوەکە. شلگیری یعنی پابندبوونێکی کەم بە دینەکەەوە، لە کاتێکا کە ئەو ئەتوانێت زیاتر پابند بێت. ئەتوانی ناوی بنین دیندارێتی عەوامانە، یعنی چۆن ئێمە خەڵکی لە کوردستانە خۆمان خەڵکی ناو خۆمانە بینی، هەروە لە هەموو شوێنێکی تر خەڵکێک بۆیانە لێ دراساتی شەرعی بخوێنن بەڵام نایخوێن، بۆیانە لێ دانیشن لە دەرسی مزگەوتە بەڵام نایکەن، بۆیانە لێ گوێ لە دەرسی تر بگرن لە ئینتەرنێت لە هەر شتێکی تر کە هەیە هەر وەسیلەیەکی تر بەڵام نایکەن. وردە وردە خۆیان لەو ئاستەیە ئەهێڵنەوە. ئەمەش بۆ خۆی نەخۆشیێکی دینداریە، چونکە کە تۆ نەتوانی هەر ڕۆژەی شتێک فێروی، نەشتوانی ئەوەی کە شوبهات و شەهەواتە لە دڵ و دەرونی خۆتە چارەسەرێکی بکەی، ئێزیا دەکەنەوەوانە گەشە و نەشونماکەن. چونکە ئینسانی مسلمان سراعێکی لە ململانەیەکی لە ناو ناخی خۆیان هەیە کە بەرامبەر بە هەوا هۆسە. فأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى. أما الملانية لنواني تقوى وهواك لدريا ململانية تر للرفتارة لنواني رفتاري إسلامي رفتاري جاهلي أيش بيسيبه بارسنجي أخلاق. ململانية تر لدروي هزي خومانا وكتاكو كو برامبر بهزي طاغوتي كدينة كمان تضعيفك وأمان خات فتنة وفتنش لقرآن بمعناي كردني دينك يان رێگرتن لە دیندارەتی و پابندبوون بە دینەکە. ئێمە لێرەدا باز لەوەکەین کە خۆت سەبەبی بۆ ئەوەی کە تووشی ئەم شلگیریە بووبی، تووشی ئەم دینداری عەوامیە بووبی کە بە عەرەبی پێوترە ضعف الالتزام. ئێمە بین جارە باز لەوەکەین پابندی بۆ خۆی یعنی چی؟ پابندی کە ئیلتیزامە بریتە لە وەرگرتن و خۆ پێوەبەستنەوە و گرتن و پێوەنووسانی شتێک بە شتێکی ترەوە. ئەوترە ئیلتەزەمە الشەیئە يعني استمسك به أو اعتنقه أو التصق به. للسان العرب دا أواها الالتزام يعني الاعتناق. اعتناق إجديار يعني لخو قرتنو قناعت كردنو باور بيبونو بابندبون بشتيكو كان فرمودة بمعنى قرتن هاتو وكل بيش دس بيشي غزاي بدرة بيغمري خواه صلى الله عليه وسلم وكل حديث صحيح مسلم هاتو أفرمه أنه صلى الله عليه وسلم فما زال يهتف بربه يوم بدر مادا يديه مستقبل القبلة حتى سقط رداؤه عن منكبيه فأتاه أبو بكر فأخذ رداءه فألقاه على منكبيه ثم التزمه من ورائه وقال يا نبي الله كفاك مناشدتك ربك فإنه سينجز لك ما وعدك. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ڕۆژی بەدرە هەر هاواری خوای گەورەیە کرد و هەردوو دەستی بەرەو ئاسمان درێژ کردووە ڕوو لە قیبلە تا عەباکەی لەسەر هەردوو شانی کەوت. سەیدنا ئەبوو بەکر خوا لێی ڕازی بێ هاتە خزمەتی و عەباکەی هەڵگرتە و خستیەوە سەر شانی و لە پشتەوە و بە عەرزی پێغەمبەری کرد عەلەیهی سەڵات وەسەلام هاوارکردنت لە خوای گەورەت بابەز بێ، لە خوای پەروەردگاری خۆت بابەز بێ. ئەو بەدڵنیاییەوە یعنی خوای پەروەردگار بەدڵنیاییەوە بەڵێنەکەی کە پێی داوید بۆ دەهێنێتە دی. عەبدوڵای کوڕی مغەفەل خوا لێی ڕازی بە کە سەحابی پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ أصبت جرابا من شحم يوم خيبر قال فالتزمته فقلت لا أعطي اليوم أحدا من هذا شيئا قال فالتفت فإذا رسول الله صلى الله عليه وسلم مبتسما. أما هم ما كاني التزام كمان بو باسكا لويك سيدنا أبو بكر فرموي ثم التزمه من ورائه لدواء بشتي قرت ليرا باسي هل قرتني اشتيقك أم صحابي برزا كان عبد الله كوري مغفلة أفرمي لغزاي خيبرة ديزايك رونم قرت ديزا وكو قوزايا بس عادة روني تيكن للاديل الشربة خرترة ديزايكم الرون داسكود لخيبرة قرت مبردم بوخو متم هيجي لنادم بكس أفرمك عورم دايو بيغمبري خواه عليه الصلاة والسلام بيني زرد خنايتي كرت يعني ليرة شامة بس ما ليرة كلمي فالتزمه قال فالتزمه فقلت لا أعطي أحدا
مانایەکی تری لەسەر خۆ فەرزکردنە وەکو ئەوترە ئیلتەزەمە الشەی يعني أوجبه على نفسه لسر خوي فرز كردو التزم فلان للدولة كابرا خوي بابند كردو بوي كبرك بارا بدا دولة طبعا سوايلها ببيدي بالدولة فهو ملتزم كوابول الرزمانواني والتزام بابند بون بريتيلا نبوني التزامك يان أما إمالي الشلقيري يان دين دارتي عوامانا بریتە لە کەم تەرخەمی و ئێهمالکردنی باوەڕ پێکردن و پێوە پابند نەبوون یا کەم پێوە پابند بوون لە ڕووی زاراوەییەوە کەم تەرخەمی و پابند نەبوون و شلگیریە بەو پەیمان و بەڵێنەی کە مسلمان بەخوای پەروەردگاری داوە لەوانەدا کە لەسەر خۆی فەرزی کردوون کە بێ باوەڕیان پێ بهێنێ پێیانۆ پابند بێ بەکردەوەی چاکە بیان نوێنێ ئەمەش بریتە لە چەند شتێک یەکەم رازیبوون بەوەی کە خوای پەروەردگارێتی و خوایەتی و ئەبێبی پرسێ و باوەڕی پێی بێ ئەمە خۆت بەڵێنت داوە بە خوای پەروەردگار کە ئاوابی دووهەم رازیبوون بەوەی کە ئیسلام دین و ڕێباز و بەرنامەی ژیانتە سێهەم پەیمانت داوە بەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێشەواتە پێغەمبەرتە ئیقتیدا بەوەکەی چوارەم رازیبوون بەوەی لە کاروانی خواویستانە کۆمەڵکارانە کارەکەیت بۆ چەسپاندنی دینی خوای پەروەردگار لەسەر زەوی بۆ جێڕانەوەی سەروەرەتی شەرع و مسەوگەرکردنی ئەم دەسەڵاتە باڵایی شەرع ئەمە لە ڕووی زمانەوانیە تۆ ئەمانەت لەسەر خۆت فەرز کردووە لە ڕووی زاراوەییە یعنی تۆ لە ئەسڵا کە مسلمانی ئەمانەت لەسەر فەرزن خۆشت زانیوتە کە ئەمانە لەسەر فەرزن بۆیە پێویستە لەمانە پابندوی خوای پەروەردگار چۆنی ویستەوە وابی عەبدی ئەو بی عەبدایەتەکەت سەر ڕاستانە بکەی بە نیەتێکی پاکە و پاشان بە دینەکەی و پابند بی بە عیبادات و شەریعەتەکەی و پابند بی سنووری حەڵاڵ و حەرام تێکەڵ یەک نەکەیت و هیمەتت بەرز بێ بۆ بڵاوکردنەوەی بانگەوازەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بە پێشەوای خۆت بزانیت و سیرە و سوننەتی ئەو لە خۆتە تەطبیق بکەیت کۆمەڵکارانە لەگەڵ برا مسلمانەکانی تر تا هەوڵ بدەی بۆ هێنانە دی سەروەرەتی شەرع ئەمە ئەو بەڵێنێکە خوای پەروەردگارت بەخوای پەروەردگارتدا بەڵام ئینسانی مسلمان جاری وایە لەم بەڵێنانەی شلە بێ ئەم شلگیریە ئەگەر بێت و زۆر عیلاجی نەکا ئیبا بەرە و نەخۆشی تری دینداری هەروەکو توشمانە چەند جاری تر نەخۆشیەکانی دینداری بە یەکترەوە پەیوەستە بنەوە جاری وایە هەرێکێکیان شتێکی تر بۆ ئەوی تر دروستەکە هەروەکو نەخۆشی تری جەستەیی کە ئیفرازاتی جەستە جاری وا هەیە ئەیکا بە نەخۆشیەکی تر لەسەر پێست بۆ نمونە